چارلی چاپلن دەڵێت بۆ ئەوەی بەڕاستی پێ بکەنیت دەبێ بتوانیت ئازارەکانت هەڵبگریتەوە و یاریان پێ بکەیت. لە واشنگتن دیسیەوە سڵاوی ستافی زایەڵەی داهێنانتان لێبێت. هێشتا ساغ نەبۆتەوە ڕەسەنایەتی گوڵەلالە، هەرچەند مێژوو دەڵێت یەکەمین جار لە سەدەی دەدا لە وڵاتی ئێران و کوردستان سەری هەڵداوە. هۆڵندیەکان دەڵێن ئێمە خاوەنی ئەو گوڵین. تورکیاش دەڵێت ئەم گوڵا هی سەردەمی ئیمپراتۆریەتی عوسمانیە، بەڵام بۆ خەڵک گرنگ نییە زادگەی ئەم گوڵا لەکوێوە هاتووە. گرنگ ئەوە نییە سەر بەچنەتەوە و نەژادێک بێت لە جیهاندا. ئەفسوونی ئەم گوڵەلالە لەگەڵ خۆیدا دەتبا. لە ئەمێرگان گرۆڤ لە پارکەکەی ئەمێرگن لە تورکیا سەردانیکەران چاویان بڕیوەتە ڕووبارێکی زەبەلاحی گوڵەلالەی سوور و زەرد و شین کە پارکەکەی کردووە بە دوو بەشەوە. زۆربەی خەڵق لە نزیکەوە چێژ لەم دیمەنە دەبینن. ئەمە شەشەمین ساڵە سەردانی فستیواڵی گوڵەلالە دەکەم. لە ئینتەرنێتەوە لە ئینستاگرامەوە زانیاریم لەسەری دەستکەوت. شوێنێکی زۆر جوان و پارکێکی دڵڕفێن بۆ بەسەربردنی کاتێکی نایاب بۆ هەموو خێزانەکە. ئەمە لە ئیستاوە بووەتە نەریتی خێزانەکەمان. بۆ سینەر شفگی گەشتیارێکی تورکی تەمەن 38 ساڵ کە لە دانیمارک دەژی ئەم تیمەنانە سەرنجڕاکێشترن لەوانەی لە هۆڵندان. ئەو دیزاینانەی هاوشێوەی هۆڵندان من ئەوە دەزانم چونکە لە هۆڵندا بووم، پێم وایە باشتریشە. چەندین جۆری گۆڵەلالەی لێە، شێواز و دیزاینەکەی زۆر نایابە. لە بەشێکی دیکەی ئەم شوێنە سەرەکیەدا فستیڤاڵی گوڵەلالەی 2024 ڕێرەوەکان لە هەردوو لاوە بە چڕی بە هەموو ڕەنگەکانی گوڵەلالە ڕیسکراون. ڕێخەران دەڵێن نزیکەی 5 ملیۆن گوڵیان لە 5 شوێن چاندووە بۆ دروستکردنی ئەم دیمەنە سەرنجڕاکێشەی کە گوزارش لە بەهار دەکات. ئێمە ئێستا لە شوێنێکی زۆر جوانداین لە ئیمەرگن گرۆڤ. هەروەک لە پشتەوە دیارە گوڵەلالاکان دەبینین. لە ساڵی 1960ەوە پشووی گوڵەلالە لە ئەستەمبۆڵ بە ناوی فستیڤاڵی گوڵەلالە بەردەوام بووە، بەڵام ئێستا لەگەڵ سەرۆکی شارەوانیمان ئەکرەم ئیمام ئۆغڵۆ ئاهەنگ بۆ پشووی گوڵەلالە ساز دەکەین. ئەلبەتە دەبێت بەم نمایشە ڕکابەری هۆڵندا بکەن. گوڵەلالە لە وڵاتی ئێستای تورکیا سەرچاوی گرتووە. ڕێخەرانی فستیڤاڵەکە دەیانوێت ئەم گوڵا وەک بەشێک لە میراتی کەلتوری ئەو وڵاتە وەربگرنەوە. گوڵەلالە لە ڕاستیدا گوڵێکە لە سەدەی 16 لە ئەنادۆڵەوە چووەتە هۆڵندا. کاتێک سەیری دەکەین دەزانین کە 1108 گوڵەلالە لە ئەنادۆڵ و ئیمپراتۆریەتی عوسمانی دۆزرایەوە لە ڕێگەی تێکەڵکردنی جۆرە ناوازەکان کە لە سەدەی 17 و سەدەی 18 لە ئەنادۆڵ دۆزراونەتەوە. کاریگەری ئەم گوڵە تەنانەت لە مۆزەخانە دەبینرێت، لە کارە هونەریەکان، تابلۆ، پارەی کۆن و کوپی قاوە و هەروەها ڕۆژنامەکان. Şu anda 1 Nisan itibariyle لە یەکی مانگی چوارەوە فستیڤاڵی گوڵەلالەمان دەست پێ کرد لە مۆزەخانەی گوڵەلالە و هەروەها دامەزراوەی گوڵەلالە. ئێمە کۆکراوەیەکی نزیکەی 250 کاری هونەریمان هەیە کە مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ 200 و 400 و 600 ساڵ لەمەوبەر. کە ئەمانە هەمووی بەڵگەی زیاترن لەسەر ڕێکی قوڵی ئەم گوڵە بەناوبانگە لە کەلتوری تورکیادا. بۆ راپۆرتی ڕۆبرت بادندێک، شایان پاشا، دانی ئەمریکا. بە پشتیوانی دوو پەرلەمانتاری واڵز لە بەریتانیا پرۆژەی دڵۆپە مرواریەکان توانی 20 هونەرمەندی کورد لە سەرتاسەری جیهان و کوردستان لە پەرلەمانی وەڵز کۆبکاتەوە. پرۆژەیەکی جوانی ناسی، میوزیک و شێوەکاری و ڤیدۆگرافیە لەسەر ئاستێکی بەرز و ناساندنی بە ئەوروپیەکان لە پێناو نمایشی هونەری کورد لە سەرانسەری ئەوروپادا. ڕێخەری پیشانگاکە هونەرمەند مەریوان جەلال میوانی زایاڵەیە. مەریوان، ئەم کاتت باش. زۆر سپاس دەکەم. زۆرم پێخۆشە پێم بڵێ مەریوان چۆن توانیتان پەرلەمانتارەکانی وەڵز والێ بکەن، ڕازیان بکەن کە هاوکار بن بۆ پرۆژەیەکی هونەری هونەرمەندانی کورد لە بەریتانیا.
سپاس بۆ تۆ کاگاسۆ بەڕاستی بۆ هێنانی پەرلەمانتاران ئێمە لە هەوڵێکی زۆر جددی هەوڵمانەیە کە شوێنێک بۆ ئەم نمایشە بدۆزینەوە خۆشبەختانە پەرلەمانی وەڵش دەرگایان بۆ کردینەوە و ئەو هۆڵیان پێبەخشین کە ئێستا با بڵین پێشانگاکە لەوێ بەردەوامە تا هەژدەی مانگ بینا کە بینایەکی مێژووی زۆر تایبەتە لە ڕێگای ڕێکخراوی کاوە ئێمە توانیمان ئەو هەنگاوانە یەک بە یەک بکەین بۆ ئەوەی توانین دەستمان بگە بە ئەو پەرلەمانتارانە ئەوەی کە جێگای خۆشحاڵیە بەڕاستی ڕێگای ڕێکخراوی کاوە کە ڕێکخراوێکی زۆر ئۆرگەنایزێکی زۆر باشن لە ناو وەڵزا کۆمیونیتی کوردیان بە تەواوەتی هەڵسانۆتەوە و ڕۆژانە چالاکیان هەیە گەلەرێکەش کە لە ناو ئەو بینایەیە بینایی پێرهێت بینایەکی سروشتیە بینایەکی مێژوویە توانیمان 20 هونەرمەند لەوێ کۆکەینەوە کە هەر یەکەیان لە وڵاتێکی جیاوە لە کەنەدا و ئەمریکا و لە ئەڵمانیا و بێرگن کوردستان بە تایبەتی کە جەختێکی زۆرم کردەوە هونەرمەندانی کورد لەوێش بەشدار بن ئەوەی کە زۆر سەرنجی ئێمە ڕاکێشا بەڕاستی ڕۆژی حەڤەی مانگ و دوێنێ کە هەردوو پەرلەمانتار داری میدەر و لەگەڵ هەڵدت فیکان هەردووچیان لەوێ ئامادە بوون و خۆشحاڵی خۆیان دەربڕی بە پێشانگاکە و بۆ ئیڤێنتە کە بڕێکمان خستم هەڵبەت زۆر گرنگە ئەم خاڵی وەچەرخانە لە دروستکردنی پردێکی پەیوەندی لە نێوان هونەرمەندانی کورد و هونەرمەندانی ئەوروپایە یان بینەرانی ئەوروپایە هەڵبەت ئێمە خاوەنی چەندین وە کورد خاوەنی چەندین هونەرمەندی بەتوانین لە بوارە جیاجیەکانە هەم پەیکەرسازی هەم تابلۆکێشان هەم سیرامیک زۆرێک لە ئەنجا هاوکات بڵاو بوونەتەوە بە جیهانە کۆکردنەوەی ئەم هەموو هونەرمەندە لە داهاتووشا و لە ئێستاشە چەند کارێکی سەخت بوو بۆ ئێوە لەبەرەوە ئێمە دامەزراوەیەکی کورد دامەزراوەیەکی ئەو تۆی وەکو دامەزراوەکانی ئەوروپایی نییە تا بتوانێت کە هەمووی لێ شوێنێکا کۆبکاتەوە زۆر ڕاستە بەڕاستی ئەرکێکی زۆر زۆرە من ئەبێ لێرەوە باسی ئەوە بکەم کە دایرەکتەری کارەکە کاگالان نەژات کە بەڕاستی ڕۆژەکە پرۆژەی با بڵین پێشانگای چینەمایانە کە بەشێکە لە پرۆژەیەکی گەورەی دڵۆپە مرواریەکان ئەم پرۆژەیەکی یعنی بەردەوامە ئەمانەوێت تاکو کۆتایی کە بێتەوە بۆ کوردستان ئێمە لەگەڵیا بەردەوام بین کۆکردنەوەی هونەرمەندەکانیش ئاسان نەبوو بەڕاستی هەڵبژاردننی کارەکان من تەنها ئەوەم هەیە بۆ هونەرمەندەکان بڵێم هونەرمەندەکان بەڕاستی ئەگەر بڵێم ئەوان خۆیان خاوەنی وزەیەکن کە ئێمە لە ڕێگای کارەکانیانەوە هەڵمان بژاردون هەر یەک لە هونەرمەندان بەڕاستی خاوەنی ئەو وزەیە کە ئێمە بتوانین لە پرۆژەی ئاوا بەسەریان بکەینەوە ئەبێ ئەوەم لەبیر نەچێ بەڕاستی ئەم پرۆژەیە بە فەندی گروپی فاروق بۆ بەرهێنان کە تەواوی با بڵین پرۆژەکەی گرتە ئەستۆی خۆی ئەمە بەڕاستی ئەمان نەبوونە ئێمە نەمانتوانین پرۆژە بەرینەسەر کۆکردنەوەی ئەم هونەرمەندانش ئاسان نییە وەکو وتمان ئەگەر فەندێکی باشت لە پشتەوە نەبێ بەڕاستی هەروەها گواستنەوەی ئیشەکان لە ڕێگای هاوڕێی ئەزیزمەوە کاکاژا و شاپۆز کە توانی لە ئەمریکا و کەنەدا و کوردستانەوە ئیشەکان هەمووی بگەین ئێرە و ئەم پێشەنگە جوانی پێ دروستکەین بەڵێ هەڵبەت هەر لێرەوە سڵاو بۆ کاکاژاوە نێرین لەبەرەوەی کۆکردنەوەی ئەو هەموو پارچە هونەریە ئەو هەموو داهێنانە هونەری کوردستان و وڵاتانی دیکە بۆ ئێوە و دواتر ئەو پیشانگایی پێ بکەنەوە بەڕاستی کارێکی ئەوەندە ئاسان نیە دەگمانە بەڕاستی بە دڵنیاییەوە هەڵبەت ئال ئێستاشە تابلۆکانی لوقمان ئەحمەدمان بینیەوە لوقمان ئەحمەد هەڵبەت هاوڕێ و هاوکارمان بوو و هاوکاریشمانە بە دڵنیاییەوە هەمیشە لە بەریتانیا خۆی ڕۆشتۆ بۆ ئەڵمانیا بەڵام تابلۆکانیمان بینیەوە لە بەریتانیا زۆر گرنگە ئێوە ئەمەی لەوەی لوقمانەوە دەست پێ بکەم زۆر گرنگە ئێوە گرنگیتان نەداوە تەنها بە هەرێمی کوردستان بەڵکو ئەتانەوێ
هونەرمەندانی باکوور باشوور ڕۆژاوا ڕۆژهەڵاتیش لەخۆ بگرێ. بەڕاستی زۆر هەوڵماندا یەکێک لەو شتانی کە ئەم پرۆژەی ئێمەی کۆ کردوێتەوە مامۆستا گۆرانە. مامۆستا گۆران هەموو ئەی ناسین کە وەرداوەکانی زۆر تایبەتن بەڕاستی. کاگالان لە سەرەتای ئیشەکەیەوە کە پرۆژەکەی دانا ئەو بە کۆنسێرت پرۆژەکەی دروست کرد بە چەند گۆرانیە کە بە دەنگی مریەمپور و لە ئاوازەکانی خۆی دایناوە و بە چاکردن با بڵین کۆمپۆزەر ئەرسەلان کانگار ئیشی تا کردووە. کاگالان خەونەکانی زۆر فراوانە بەڕاستی. ئەومان بیر نەچێ بەڕاستی کە بەڕێزت لە سەرەتاوت ڤیدۆگراف سنەوبەرخان کە بە پۆستەرێکی جوان پرۆژەکەی بۆ جوان کردوین بەڕاستی. سنەوبەرخان لە دانیمارکە ئەو لە باگراوندی ئەو کۆنسێرتەیە ئیژەکات کە کاگالان ئامادەی کردووە. بەڵام ئەمە پرۆژەیە کە بەڕاستی ئێمە ئێستا بیری لێکەینەوە بۆ ئەوەی کە چۆن بتوانین ئەمە لە لەندەن بکەین بەڕاستی. کۆکردنەوەی هونەرمەندەکان هیچ کەسێک وەکو لوقمان دەمێکە ئەیناسم و دەمێکە بەڕاستی ئاگام لە کارکردنێتی ئەو با بڵین زۆربەی هونەرمەندەکان ترسم ناوەکانم بیرچێ بۆیە بەڵام بەڕاستی یەک بەیەکیان من وەکو هاوڕێ وەکو هاوڕێیەکی نزیک ئەیان ناسم هەوڵم ماوە کە بتوانین هەر چوار پارچەکە بێنین. بەڵام مامۆستا گۆران بەڕاستی هۆنراوەکانی زۆر هەوڵمانە لە باکوور لە ڕۆژهەڵاتیش کەسانێک درۆزینەوە کە بتوانین لەم پرۆژەیە هەبێت. بەڵام ئەمە پلانێکە و لە ئایندە ئەچینە پێشەوە بووی. من چونکە پلانێکم داناوە بەڕاستی لە لەندەن بیکەینەوە لەندەن بکەینەوە و دواتریش بتوانین بۆ ئەوروپا وعدێکی شم وەرگرتووە لە بێرمینگام توانم وەریگرم هەرکە لە بەریتانیا. ئەمە جێگای خۆشحاڵیە بەڕاستی کە پرۆژەکەمان سەرکەوتنیی زۆر باشی بەدەستێناوە. بەڵێ بە دڵنیاییەوە هەڵبەت من دڵنیام ئێوە لەوانەیە بەرەو وڵاتانی دیکەی ئەوروپا بچن بۆ پیشانگەی گەورەتریش بکەنەوە وەکو پرۆژەی گەورەتر. هەڵبەت کاتەکەمان هەر ئەوەندەیە کاگمەریوان کاگاسۆویستم بێڵێم ئەبێ سپاسی ڕێکخراوی کاوە بکەین ئەوان تاکە ڕێکخراون بەڕاستی کە لە وێڵز ئیژەکەن چەتری ئیشەکەمانن. ئەگەر بڵێم ئێمە چەترێکمانێ ناوی ڕێکخراوی کاوەیە ئەم پرۆژێ وای کرد کە ئەوان بەڕاستی بیلۆ بکەنەوە پرۆژەی ئایندیان لە بچێتە لێڤڵێکی و بەدەستتر بێت. من سپاسیانەکەم سپاسی هەردوو بەڕێز کاک سەلاح کاک هێوریشەکەم کە کاک نەبەس کە هاوکارمان بن بۆ دوێنێ کە ئێوارەیەکی زۆر تایبەت بوو بەڕاستی زیاد لە 200 کەس ئامادە بووە. ئەوە جێگای خۆشحاڵیە بۆ ئێمە و بۆ کورد و بۆ کەلتوری کوردی. سپاس بۆ ئێوە دەستان خۆش بێت. زۆر سپاس کاگاسۆیان. هەر بژین زۆر بەڕێزن سپات بووە و کاتێی پێت بەخشین کاگمەریوان هەر بژین. ئەم جارە منداڵەکان وێنە دەکێشن و گەورەکان دەچن بۆ پیشانگاکەیان. ئەوان زۆر بە سادەیی خەیاڵ و ڕوانینی خۆیان دەکەن بە تابلۆ و مامۆستاکانیش پیشانگاکەیان بۆ دەکەنەوە. لە شاری هاریسنبرگ لە ڤێرجینیا پرۆژەیەکی هونەری مناڵان و دایکان و باوکان کۆ دەکاتەوە. نۆرەی منداڵەکانە گەورەکان بێن و لە خەیاڵدانیان بڕوانن. پێشانگاکە بۆ ئەو منداڵانەیە کە ڕەنگە لە ئایندەدا تابلۆکێشی بەناوبانگیان لێدەربچێت. خەونم هەیە لە ئایندەدا ببم بە هونەرمەند. لەو باوەڕەدام ئەمەش دەستپێکێکی باش بێت. لە ئەمریکا ئەم جۆرە هەوڵانە زۆرن. لە قوتابخانەوە درکردن بە توانا و سەلیقەی مناڵەکان. ئەم منداڵانەیان ناردووەتە بەردەستی نیگارکێشان بەرهەمەکانیشیان. بەوە ئەچێت ڕێگای خۆیان دۆزی بێتەوە. بەشداریم کرد لەبەرەوە حەزم لە وێنە کێشانە. حەزم لە هونەری ئەبستراکتە. سەرەتا هەندێک بیرۆکەم بینی حەزم لێیان بوو. پاشان چوومە ئەم خولەوە و ئەمەشم کێشاوە. ڕەنگە ئەم هەستە لە منداڵیەوە خۆش بێت. دڵخۆشبوون بەو کارەی کە خۆت دەتەوێ بیکەیت.
شانازی بە خۆمەوە دەکەم کە خەڵک لەسەر تابلۆکانم قسە دەکەن کە چۆنە باش دەرکەوتووە لەبەر ئەوەی تەواوی هەوڵی خۆم لەگەڵ داوە. من وێنەی قاچکم کێشاوە مامۆستاکەم هەڵی بژات هۆکاری دووەمیش لەبەر ئەوەی من خۆم زۆر حەزم لە قاچکە. مامۆستاکان بۆ هەندانی زیاتری مناڵەکان هەندێک لە تابلۆکانی خۆشیان نیشاندا بوو. ساڵی ڕابردوو کوڕەکەم لە پرۆگرامەدا بوو زۆر حەزی لێ بوو خۆشم زۆر حەزم دەکرد هاوکاری منداڵان بکەم فێریان بکەم کە ئارام بن و دڵیان بەوە خۆش بێت کە دەیکێشن یۆ بەو دەنگەنەرینانە نەدەن و بەردەوام بن. تابلۆکان خەیاڵی منداڵەکانن سەرەتای هەموو هەورازێکیش دۆزینەوەی ڕێگاکەیە ڕەنگە ڕۆژگارێک بۆ ئەم منداڵانە ئەم پێشانگایە سەرەتایەک بێت بۆ باسکردنی یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا ڤیرجینیا. پیشانگای نێودەوڵەتی ئۆتۆمبیل لە نیویۆرک بۆ ساڵی 2024 لە کۆتایی مانگی سێوە لە مەنهاتن دەستی پێکرد و تا سەرەتای مانگی 4 بەردەوام بوو. کۆمپانیەکان کۆمپانیای بەناوبانگی ئۆتۆمبیل بوون چەندین مۆدێلی نوێ و کۆنی نۆژەنکراوەیان پێشکەش کرد زیاتر سەنگیان خستبۆ سەر ئۆتۆمبیلی کارەبایی و نیمچە کارەبایی و هایدرۆجینی. زیاتر لە 100 بەشدار بوو بە 700 ئۆتۆمبیلەوە لە پێشەنگای ساڵانەی ئۆتۆمبیلی نیویۆرک بەشدار بوون. ئەمساڵ زیاتر سنگ خراپ بووە سەر ئۆتۆمبیلی کارەبایی و ئەوانەی هایبرید کە بە بنزین و کارەبا کار دەکەن. لە کۆی ئەو 29 ئۆتۆمبیلەی ئێمە کە بەشداریمان پێکردو 19 ئۆتۆمبیلی کارەبایی و نیمچە کارەبایی کە ئۆتۆمبیلێکی هایبردی پلاگین تەواو کارەبایی ئۆتۆمبیلێک کە بە هایدرۆژین کار دەکات. سوبارە سەڵچیرامان لێرە هەیە لە ئێستادا ئۆتۆمبیلی کارەبایی ئێمەیە کە بۆ ساڵی 2024 هەندێک گۆڕانکاری تێدا کراوە بۆیە ئەوە جێگەی سەرنجە. سوبارە فۆریستەری نوێی 2025مان نمایش کرد. هاوکات هەندێک مۆدێلی نوێی ئۆتۆمبیل وەک نیسان کیکس لە پێشانگاکەدا نمایش کراون. هەر لە بنەڕەتەوە دیزاین کراوەتەوە ئێستا هەموو چرخەکانی لێخڕینی هەیە تەکنۆلۆژیاکی زۆر پەنجەرەی خۆریش بەردەستە کەواتە هاوسەنگێکی گەورەی هێز و کارایی هەیە. هاوکات هەندێک دیزاین دووبارە بەکارهێنراونەتەوە وەکو نمونەی کارەبایی لە پاسی ڤۆلگسواگن و ڤۆلگسواگن بتڵ کە لە ساڵی 1949 دروست کراوە. ئەوە 75 ساڵی یادی ڤۆلگسواگنە و 75 ساڵی هاتنی یەکەم مۆدێلی بیتڵە بۆ ئەمریکا بۆیە ئێمە زۆر شتمان هەیە ئاهەنگی بۆ سازکەین. ویستم تیشک بخەمە سەر ئەو ڕاستیەی کە ئایدی بەز ئەم ساڵ نوێیە بۆ بازاڕی ئەمریکا پاسێکی تەواو کارەباییە بڕیارە لە کۆتایی ئەم ساڵدا دەربچێت. ئەم ساڵ نهۆمی چوارەمی سەنتەری جاڤیدز هەروەها ڕێچکەیەکی تاقیکردنەوەیە و جێی سەر سوورمان نییە کە خەڵک ڕادەکێشێت. ئۆتۆمبیلەکان لەژێر چاودێریدان. ئەم ساڵ کۆمپانیای جینس ئۆتۆمبیلی کارەبایی خۆی نیشان دەدات هەروە ڕۆڵز ڕۆیس و لامبەرگینی و کیا F9 هەن کە ناونیشانی هەردوو ئۆتۆمبیلی جیهانی ساڵی 2024 و ئۆتۆمبیلی کارەبایی جیهانی 2024 یان هەیە. بۆ راپۆرتی ئێڤگینی ماسلۆف باڵا مەحموود دەنگی ئەمریکا. زیاد لە 1,500,000 پەرتووک لە پیشانگای نێودەوڵەتی کتێب لە هەولێر بە چەندین زمانی جیاواز نمایشکران. خانمانی خوێنەر بە تایبەتی لە زیادبووندایە و زیاتر بە دوای ڕۆمان و چیرۆکە سەرنجڕاکێشەکاندا دەگەڕێن. 16هەمین پێشەنگای نێودەوڵەتی کتێبە لە هەولێر جگە لە خوێنەرانی خانەخەی شارەکە سەدان خوێنەر لە ناوچە جیاوازەکانی ناوخۆی هەرێمی کوردستان و عێراق خۆیان گەیاندە پێشەنگاکە. بە گوتەی خاوەنی کتێبخانەکان خوێنەری ئافرەت لە چاو ساڵانی ڕابردوو زۆر زیادی کردووە. سەبریەکێکە لە بەشداربوونی پێشەنگاکە و دەیان ناونیشانی ئامادە کرد و تابی خاتە پێش چاوی خوێنەران. ئەو نایشارێتەوە خوێنەرانی ئافرەت زیاتر خوێنەری ڕۆمانەکانن. خب ئێستا ئافرەتان کە زیاتر لەنێو کۆمەڵگادانە زیاتر دەبیندرێن و زیاتر دەگەڕن و کتێبشتەکان دەبینن و لە چاو جاران بەڕای من زۆر زیاتر بووە. ئەو کتێبێکە لەلایەن ئافرەتانەوە زۆر سەرنجڕاکێش بێ کتێبهای زۆر ڕۆمانسیە ڕۆمانە شەعرە کەەوە شتێکی زۆر ئاسایە دەگەڵ ڕوحیاتی خژنەکان باشتر دەخێنێتەوە. ئەوەی کە خێنەر زیاتر بێ یان ئێستا چون سوۆسیال میدیا زۆر بۆڵترە لە چاو شتەکانی دیکە منەر بۆ خۆم زیاتر مۆبایل بەکاردێنم یان لێسەر ئینستاگرام وانە مەتنەکان دەخێنمەوە
بەڵام دەبێ بۆ خۆمان هەوڵ بدەین چون ئەو شتە بیکڕی کەمترە چون PDF هەیە یاوەی کە فایلە سۆتێکە گوێ لێ ڕابگری باز هەم من بۆ خۆم دەڵام هیچ شتێک نابێتەوە کتێب کڕین و کتێب خوێندنەوە بە حکمەوەی خۆم ساڵانێکە خوێنمەوە و هەندێک جار ڕەشمین بووم لەوەی کە بۆ نمونە کچە هاوڕێکەم ناخوێنێتەوە یا خوشکەکەم ناخوێنێتەوە یان دایکم بۆ نمونە بۆچی دانانیشە کتێبێک بخوێنێتەوە بەڵام ئێستا کە ئەبینم لەناو هاوڕەکانی خۆما کاریگەریم هەبووە و ئەوانیش کاریگەریان لەسەر ینی هاوڕەکانی تریان هەیە ئەمە شواکە کە کۆمەڵگەیەکی هۆشیارتر و خانمانێکی زۆرتر ڕووکەنە کتێبخانەکان و کتێب بخوێنەوە ئەگەر تۆ مەبەستت بێ من مەبەستم بێ بچم بۆ جێگایە کتێبێکی دڵخوازمی لێبێ لە قورسترین کارە دەرفەتێک کەرە دۆزمەوە کە بڕۆم کتێبی دڵخوازی خۆم بێن و بیخوێنمەوە تەواوی ناونیشانی کتێبەکان بە زمانە جیاوازەکان لە پێشەنگاکە خراونەتە ڕوو کتێبی نووسەر ئافرەتە کوردەکانیش پشکی شێریان بەرکەوتووە وەزارەتی ڕۆشنبیری حکوومەت هەرێمی کوردستان دەڵێت ژماری سپاردن دوای پێداچوونەوە بە کتێبەکان دەدرێت بە نووسەرەکان لە نێو نووسەرە کوردەکانیش ئافرەتێکی زۆر هەیە ساڵانە نووسینەکانیان لە کتێبێکدا بڵاو دەکەنەوە پێم وایە ئافرەتی زۆر بەتوانامان هەن کە لە بواری نووسین و بیرکردنەوەیان زۆر جوانە و دەتوانن بەرهەم و تێکستی ئەدەبی و نووسین و فکری واشیان هەبێ ئەمە لە وەزارەتی ڕۆشنبیریەوەمان لە بەرچاو گرتووە پلانیشمان هەبووە ڕەنگە لە ئێستادا لە ئاستی ویستی ئێمەدا نەبوو بێ بەڵام بە خۆشحاڵیەوە ئەوەی دەبینم لەبەر هەموو ئەو هۆکارانەی کە هەیە چ پێشکەوتنی تەکنەلۆجیا و چ پێشکەوتنی و ئامرازانەیە کە لە بەردەست بن نووسەری ئافرەتیش بەرەو پێشچوون و ئاستیشیان بەرەو پێشچووە و لە ژمارەشیان بەرەو زیاتر بوون چووە. ڕێخەرانی پێشەنگانی و دەوڵەتەکە بڵاویان کردەوە پێشەنگاکە ماوەی دەڕۆژ بەردەوام دەبێت و تێیدا 1,500,000 ناونیشانی کتێب بە داشکاندنی لە 150 بۆ خوێنەران ئامادەکراوە تا هاندان و هاوکارێکی باش بێت بۆ ئەو کەسانەی حەز بە خوێندنەوە دەکەن و باری دارێن باش نییە. دیارجەمال دەنگی ئەمریکا هەولێر. کاتی خۆی ئەم نەریتە ئاینی بووە ئێستا بۆ بە شەڕئا و سەما و شادی ئەم نەریتە سەدان ساڵە وەک خۆی ماوەتەوە بەڵام لە سەردەمی ئێستادا گۆڕاوە بۆ خۆشی و شادیکی کۆمەڵایەتی و فەرهەنگی بۆتە فیستیڤاڵ و دەرفەتێک بۆ گەنجانی تایلەندی و ڕاکێشانی گەشتیارانێکی زۆر بۆ ئەو وڵاتە. بە هەزاران کەس لە ناوەندی شاری بانکۆک هاتوونەتە سەر شەقامەکانە هەنگ بیاڕنەوە بە ئەو برژێنی مناڵان شەڕاو دەکەن بەڕادەیەک کەس دوژمن نییە ئەمە شەڕی ڕاستەقینە نییە تفەنگەکان پڕن لە ئاو دەبێت هەر کەسێک دەستکەوت هاوپرژێنی بکەیت هەمووان بەرامبەر یەکتر لە شەڕێکی گەوری ئاودان. پێم وایە بەڕاستی خۆشە بەڕاستی شوێنێکی زیندووە و زۆر چێژم لێ وەرگرتووە. لە کاتێکدا تایلند ئاهەنگی فستیڤاڵی نەریتی ساڵی نوێی سۆنکران دەگەڕێت ئەم نەریتە ساڵانەیە بە شەڕاو دەست پێ دەکات و بە مۆسیقا و سەما و پێکەنین و خۆشی کۆتایی پێدێت. ئێرە زۆر خۆشترە لە هۆنگ کۆنگ تەنها خواردنی کێک و خواردنەوە هەیە لێرە چالاکیە جیاوازەکانی کات بەسەر بردن هەیە وەک بەشداریکردن لە شەڕە ئاودا. لە کاتێکدا لە سەردەمە دێرینەکاندا ئاهەنگێڕان بۆ بۆنەوە بریتی بۆ لێ ڕزگرتن لە گەورەکان و ئاوپرژێنکردنی پەیکەرەکانی بوودا. ئەم نەریتە سەدان ساڵی وەک خۆی ماوەتەوە بەڵام لە سەردەمی ئێستادا بۆ خۆشی و شادێکی کۆمەڵایەتی و فەرهەنگی ئاهەنگامێز گۆڕاوە. پێم وایە بەڕاستی خۆشە بەڕاستی شوێنێکی زیندووە و زۆر چێژم لێوەرگرتووە. لەگەڵەوەشدا کە ئەم بۆنەیەکی نەریتی و ئاینیە بەڵام لەم ڕۆدا دەبێتە فستیڤاڵ و دەرفەتێک بۆ گەنجانی تایلەندی و گەشتیاری بیانیەکان کە هەم ئاهەنگ دەگێڕن هەم بۆ تەمای ڕاکێشانی گەشتیارانێکی زۆر بۆ وڵاتەکە. محەممەد مەجید دەنگی ئەمریکا. دوای ساڵانێکی زۆر لە کاڵبوونەوەی پیشەی ناڵکردن و بەخێوکردنی ئەسپ گەنجێک لە گوندی پریسی ناوچەی نەورۆڵی لە هەڵەبجە دوای هێنانەوەی نەوەی ئەسپە ڕەسەنەکانی کورد لە ئەسفەهان سەرقاڵی بەخێوکردنیانە بە ئومێدی ئەوەی بتوانن ئەسپە ڕەسەنە کوردیەکان بپارێزن. لەگەڵ گەڕانەوە بۆ بەخێوکردنی ئەسپ و ماین و جۆرە جیاوازەکانی پیشەی ناڵکردنی ئەسپیش وەک پیشەیەکی کۆن گەشەی سندووەتەوە هەژار وەستایەکە و لە گوندی پریس کار دەکات سەرقاڵی ناڵکردنی ئەسپەکانە و دەڵێت دەبێت لە ماوەی 2 بۆ 3 مانگدا ناڵی ئەسپەکان بگۆڕین.
خۆی سوودەکانی ئەم ئیشە ئەوەیە کە ناڵێ سمی ئەم وڵاخە بشکێت پارێزراوێکە لە شکان لە ئەوەی کە بسوێت توانای ڕۆشنی نەمێنێ تا 3 مانگیش بڕوا شتێکی ئاساییە بەس لە 3 مانگ بە دواوە بڕوا زەرەری پێگەێت. مەڕوان 8 نۆما ئەسپ و ماینی ڕەسەنی کوردی هەیە و کە لە نەوەکانی ئاتەش و کەسیانی حاجی و سۆهرابن ئەو بە خزمەتکردنیان دەیەوێت ڕەسەنایەتی بۆ ئەسپی کوردی جارێکی دیکە لە ناوچەکەیان بگەڕێنێتەوە. خۆشبەختانە لە وڵاتی خۆمان چەند کەسێک هەیە کە توانیوێتی پەرە بە خێوکردنی ئەسپی کورد بدات و من زیاتر ڕۆشتوم لە ئەسفەهان ئەو ڕەسەنێتانم هێناوەتەوە بۆ ئێرە چوم نۆما مێناوە ماین مێناوە لە ئەسپی چاکم کردووە لەوێ ئێستا هێناومەتەوە بۆ لای خۆم. لە کۆندا و لە کۆمەڵگەی کوردەواریدا ناڵەکان لە کوورەدا ئامادە دەکران و پێیان دەوترا بە فربڕا بەڵام ئێستا ناڵی نەعلیان پێدەوترێت لە دەرەوە هاوردە دەکرێن دانانی ناڵەکانیش پێویستیان بە وەستای شارەزایە. قیاسی خۆی هەیە حەدە سمەکە درێژبوونی ئەو سمە کە چەندێک قیاری هاتووە ینی چەندێک درێژ بووە ینی بە حسابی خۆی ئەویش هەموو حساباتی تایە و ئەبێ کەسی شارەزابی بڕێت نەک هەر ئاشوایی بڕینەکەی غەڵەت. دوای ئامادەکردنی نۆما ئەسپ و ماینەکان زینەکەیان لێ بەسترا و مەڕوان و نەوەکانی دەستیان کرد بە ڕمبازێن بۆ تاقیکردنەوەی ناڵەکان. گەر ناڵی درەنگ ناڵی کەیت دەستی ئەسپەکە چوون هەرچی هێز و قودرەتی ئەسب لە پێشایەتی زیاتر ئەو دەست هەڵدان و چەپۆکانی کە ئەیکات ئەگەر ناڵی باشی پێوە نەبێت دەستی ئەسپەکە سەقەتە بێت. باوکم فێری کوردم ڕۆژانە تەمرینیان پێش بکەین و بازبازین لە جاری وایە ئەڕێنە دەرۆ گەشتیان پێکەین. نرخی نۆما ئەسپ و ماینەکان لەسەر جۆری ڕەسەنایەتیەکەیان دەوەستێتەوە بە جۆرێک لە 10,000 دۆلارەوە بەرەو نرخی چاوەڕوان نەکراو دەڕۆن. ڕۆژانە پێویستیان بە خزمەتێکی باش هەیە تاوەکو بتوانن لە مەیدانی ڕمبازێندا بەکاریان بهێنن. فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا گوندی پریز لە ناوچەی نەورۆڵی. نووسەری مەکسیکی دۆن میگەل ڕۆیس دەڵێت ژیان وەک سەما وایە ئەگەر گۆڕەپانێکی گەورەمان هەبێت زۆر کەس دەتوانن سەما بکەن کاتێک ئاوازی مۆسیقاکە دەگۆڕیت ئیتر هەندێک کەس تووڕە دەبن بەڵام ژیان بەردەوامە لە گۆڕانکاری تا زایاڵێکی دیکە و جوانی و داهێنانێکی دیکەی جیهان بەنیازی دیدار.